بەشداریمان کردووە لەم پێشانگایە بە بەرهەمەکانی خۆمان بەرهەمە خۆماڵەکان کە ئێمە تایبەتە بە سرکەی سێ و زەیتە سروشتەکان. زەیتە سروشتەکان وەکو زەیتی گوڵە بەڕۆژە، زەیتی کەتان، زەیتی کونجی هەروەها بێتەوە. باقی زەیتەکانی تر کە زیاتر بۆ نەخۆشی بەکاردێ. بەڵام ئەوەی کە ئێمە بە تایبەت ئیشی لەسەرەکەین سرکەی سێوە لەگەڵ زەیتە خۆماڵەکان. بوونی ئەم بازاڕانە بۆ ئێمە ئیسفادەی هەیە، هەم بۆ ناساندنی بەرهەمەکانمان و هەروە هەم بۆ فرۆشتنی بەرهەمەکانمان. یەکمان زۆر گرنگە چکە ئەم بازاڕانە هەلێکی باشە هەم بۆ خانمان هەم بە تایبەتی کە چکە لە ماڵەوەن زیاتر کە دێنە ئەم شوێنانە زیاتر ئەناسرێن و لە ڕێگەی ئەو کارت و پەیجانەی کە هەمانە ئەتوانین بە خەڵکی بناستێنین زیاتر ئیشەکانمان ببینین، سەیری شتەکانمانەکەن تەڵەبیان لەسەر شتەکانمانە بێت و درێژە پێدەری پێشەنگا و کاری و چالاکی ترە بۆ داهاتوو ئیشەڵا. ئێمە زۆر تاکی لەسەرەوەکەین کە ئەبێ کار بۆ بێکاران بدۆزینە. پێ دوایە ئەو هەوڵی ئێوە و ئەم جۆرە لە بازار و کار و کەسابەتە دەرگایەک بۆ ئەمە ئاکاتەوە؟ بێگومان چکە ئێمە نابێ ڕەشبین بین ئەبێ هەمیشە گەشتبین بین چەنە لەسەر حکوومەتە کە کار بۆ گەنجەکان بدۆزێتەوە ئەوනිش لەسەر خۆمانە. بابەتیان هەیە باشە تا حدێک بەس ئەگەر بڵین بە کۆی گشتی هەموو بابەتەکان نە هەنێ بابەتیان هەیە وەکو دەرەوەیە لە نرخا بەڵێ بەس هەنێکیشیان هەیە خراپ نییە باشە خەڵک خۆشترا تا حدێک جوانترا کەی بۆ بازارەکە هەنێ نرخەبینی تۆزە باشترە بەس من داوایەک ئەم جۆرە بازارانە زیاتر بری پێ بدرێن زیاتر بکرێتەوانێ زوو بکرێتەوە با بڵێن ئێستا بۆ ئەماکرێتەوە جاروە هەیە بۆ 15 ڕۆژە زیاتر بێ بۆ چەند مانگێک بێ بەردەوام بێت.